بینەرانی ئازیزی کورسان مەگەزین سڵاوتان لە بێوارەتان باش بێت خۆشحاڵم کە ئێوارێش ئەبینەوە میوانەوەی ئازوو خۆشەویست دیارە پرۆگرامی ئێوارەیەمان تایبەتە و بەسەرپەرشتی بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکەم ڕۆژی 16 ڕۆژەی چالاکیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تێژی دژی ژنان و بە دروشمی ئارامی خێزان و ئاشتی کۆمەڵایەتی کورتەفیلمی حوتونی و کە بەرهەمی دەستگای میدیای کورساتە نمایشکران لە دووکاتی جیاوازە بە خۆشحاڵیەوە لەگەڵ بەشێک لە ستافی سەرەکی فیلمەکان ئێوارەیە گفتوگۆکەین و کۆمەڵێک زانیاری لەبارەی فیلمەکەەوە پێشکەش ئەز زۆ خۆشەویستەکەین میوانەکانم هەریەک لە بەڕێزان خات و سۆنیا جەلیزانگەنە کە بەڕێزان سینەماکان و دەرهێنەری فیلمەکەن و زۆر بەڕێز هەوراز محەممەد کە بەڕێزان فیلم سازن و هەروە خات و ساوان خالت کە بەڕێزان ئەکتەرن و کاک ئامانج ئیبراهیم کە بەڕێزان هونەرمەند وەکتەرن و خات و نەسرین حەسەنیش کە بەڕێزان هونەرمەند وەکتەرن سڵاوتان لەبێ زۆر بەخێر بێن سوپاس بۆ ئێوە ماندوو نەبن سۆنیاگیان لە تۆ دەست پێیەکەم فیلمی حوتونی و یاخود بڵم کورتە فیلمی حوتونی و دیارە پامێکی گەورەی لە پشتەوەی بەس بعد دەست پێک بزانم کە چیرۆکەکەی ڕاستەقینەیە ئەم چیرۆکە لەم شارە ڕوویاوە وای کرد کە بکرێتە فیلمێک و بینەرێکی باش بێنم ڕۆ بیبینن سەرتا دەستخۆشی بۆ پرۆگرامەکەتان دەروون خان دەستخۆشی بۆ تۆ زۆر بەخێر بن چیرۆکی حوتونی لۆ دەستی پێکرد کە سەرقاڵ بووین بە دوای بابەتێکە چیرۆکێکە گەڕین کە بتوانین بیکەین بە کورتە فیلمێک کورتە چیرۆک زۆر هاتە بەردەستمان کە لە ڕاستەقینەوە بوون هەموو چیرۆکەکان بەڵام دوجار کورتە چیرۆکێکمان هەڵبژارد کە توانیمان بە کۆی دەنگ بڕیاری لەسەر بین کە بیکەینە سیناریۆیەک دواتریش بیگوازینە بۆی بیکەین بە وێنە ئەو چیرۆکە ڕاستەقینە بوون لەلایەن بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژ بە ژنان و خێزانی سلێمانی توانیان ئامادەی بکەین و بیکەینە فیلمێک دەستخۆش کاکەوراس هونەر ئەتوانێت پامێک بگەێنێ سپاس بۆ بەرنامەکەتان وەک هەمیشە دەستان خۆش بە بابەتی زۆر باش هەڵەبژێرن پیرۆزبایی لەم هاوڕێیانەکەم بۆی کە ئەم فیلمیان بەرهەم هێنا و پیرۆزبایی لە کورساتیش کە هەمیشە پاڵپشتی گەنجەکان بووە بە تایبەت بۆ بەرهەمهێنان وەک لە پانێڵەکە ئەمڕۆ من جەختم لەسەر کردەوە ئەبێ بگەڕێنەوە بۆ بنەڕەتی کێشەکان بنەڕەتی کێشەکان لە پەیوەست بە دۆزی ژن لە کۆمەڵگەی ئێمە تایبەتە بە تێڕوانینی کۆمەلگا بۆ ژن ئەبێ ئێمە دەستکاری تێڕوانینی کۆمەلگا بکەین ئەویش لە ڕێگەی گۆڕینی بیرکردنەوەی کۆمەڵایەتی و گۆڕینی بیرکردنەوەی کۆمەڵایەتیش کە بناغەکەی کللتورە هوەری ژێشێکە لە پایەکانی کللتور ئێمە توانین لە ڕێی هوەرەوە ئەو پەیامانە بگەێنین کە بارودۆخی کۆمەڵایەتی ئینسانی ئێمە بە شێوەیەکی گشتی و ژن بە تایبەت لە قۆناغێکەوە ئەتوانێت بگوازرێتەوە بۆ قۆناغێکی تر چونکە لە ڕاستیە دۆخی سیاسی یاسایی پۆلیس پەرلەمان هەموو ئەم شوێنانە کاریان کردووە بەڵام لایەکی مەسەلەکە نوقسانە ئەویش پشتیوانی هوەریە ینی کۆمەلگا بە هوەر پێشەکەوێ ئەگەر ئێمە هەموو ئەو شتانەمان هەبێ هوەرمان نەبێ ناتوانین وەک پێویست بڕێنە پێشەوە بۆ بە پێچەوانەوە ئەگەر پشتیوانی هوەرمەندان بکرێ و بەرهەمهێنان زیاد بکە سپۆتە تەلەڤیزۆنەکان ئەم جۆرە لە کورتە فیلم کە پەیامەکانی بە شێوەیەکی ڕاستە و خۆ گەیەنێ و هەندێک جۆری تری فیلم کە مەرجنیە پەیامەکانی بەم شێوە ڕاستە و خۆی بێ تۆ لە کوی گشتی فیلمەکەەوە پەیامێکە پێگا بە شێوەیەکی ناڕاستە و خۆ وە زنجیرە دراما تەلەڤیزۆنیەکان فیلمە دۆکمنتاریەکان هەموو ئەمانە توانن کاریگەری لەسەر هۆشی کۆمەلگا بکەن کاریگەری لەسەر بیرکردنەوەی کۆمەلگا بکەن و بە جۆرێک لە جۆرەکان لە ماوەیەکی درێژ مەودایە ئەتوانین ئاستی بەرەو پێشبوون بەرەو پێش بچوونی کۆمەلگاکە زیاتر هەست پێ بکەین دەستخۆش ساوان سۆنیا کەی پێویستی بۆ فیلمەکەەوەی بەشدار بیت چۆن ڕۆڵەکە یایتە ئەگەر ڕاستگویانە بڵێم لەبرێ ئەم کورتە فیلمە ڕاستە پلانی زۆر پێشوەخت بووە لە ڕووی دروستکردنی سیناریۆکەیەوە بەڵام ئەتوان بڵێم بەڕاستی 2 ڕۆژ پێش ئەوە یەکتر بۆیە من لەو 2 ڕۆژەیە بەڕاستی هەموو هەوڵێکی تەواو ماکە ڕۆڵی لارا ببینم لەبەرەوەی یەکێکە لە چیرۆکە حەقیقیەکان و بەڕاستی نواندنکردن لە چیرۆکێکی حەقیقیە زۆر هەستیارترە لەوەی کە لە چیرۆکێکی خەیاڵی یابێت نووسەرێک بینووسێت چونکە چیرۆکی حەقیقی تۆ ئەبێت تەواو بچیتە ناو قوڵای کارکتەرەکەەوە تەواو دەست بخەیتە سەر ئەو ئازار و
ناڕەحەتیانی کە لە کارکتەرەکە بوونی هەیە بەڵام ئیتر خۆشبەختانە بەشکم توانی بێتم ڕۆڵەکە بە باشی بەرجەستە بکەم بەردەوام بی و ماندوو نەبی زۆر سپاس کاگەمان سڵاوە لێبێ سڵاوتان لێبێ و دەستخۆشی ئەم بەرنامە جوانەتان لێ زۆر سپاس بۆ تۆ لە زۆر ڕۆڵات تۆمان بینیوە زۆر ڕۆڵی جیاواز بەس ئەمێ بزانم کە قایلبوونی تۆ ڕازیبوونی تۆ بە ڕۆڵێک بە دەورێک کە بە کارکتەرێک کە پەیامێکی گرنگی لە پشتەوەیە ئەویش باوکێکە لە نێو کۆمەلگای کوردیا تا چەند گرنگ بوو ئەم ڕۆڵە و تا چەند گرنگ بوو گەیاندنی پەیامەکە بۆ تۆ لە ڕێی گێڕانی ئەو ڕۆڵەوە زۆر سپاس بۆ پرسی هەڵبەتە کارکردن ئەکتەر بە بۆچوونی من ئەتوانێت خۆی ئامادە بکات بۆ ئەو ڕۆڵانەی کە پێسپێرێت و ئەگەر ڕاستگۆیانە لەگەڵ خودی خۆیان بێ ئەتوانێت بەرجەستەی ئەو ڕۆڵە بکە کەوەریەگرێ بە نیسبەتی باوک لە کۆمەڵگەی کوردیە من ئەتوانم بڵێم هەموو میلەتانی دنیا بە شێوازێک لە شێوازەکان کێشە و گیر و گرفتی خۆیانیان هەیە بەڵام نیسبەت بۆ نیسبەت فەرقەکە ئەگەر بگەڕێمەوە بۆ کتێبێک ستیڤن ئار کوڤی کە باس لە حەوخۆکەی خێزانی پێشەنگەکە کە باز لە بنەماکانی خێزانەکە کە سەرەتایی ترینە و یەکەمین قوتابخانەیە بۆ ئینسانەکان هەروەک چۆن ئەم بازنەیە لە ناو خێزانێکەوە ئەگەر بە جوانی سەرکەوێ ئەڕوات بۆ دایرەیەک ئەڕوات بۆ وەزیرێک ئەڕوا بۆ ئەنجومەنی وەزیران ئەڕوا بۆ دەسەڵاتی وڵاتەکەت هەڵبەتە تۆ پێویستی بەوەیە تاچی ڕۆشنبیر بەرهەمبێنی جا ئەم تاکە ئەگەر باوکە ئەگەر دایکە ئەگەر منداڵە بە کچوو بە کوڕ و بە خێزانەکە بە کاملی ئەتوانم بڵێم هەریەکێکیان ڕۆڵێکی زۆر گرنگیان هەیە هەر یەکێک لەم دوانە پایەکی گرنگن لە ماڵە بە بۆچوونی من شەرت نییە هەموو ئەو چمکە قورسانە هەر لە بەردەستی دایک و باوکە بێ من بۆ خۆم لە ماڵەکەی خۆمە زۆر جار پرس بە کوڕەکەمەکەم بە کچەکەم یەکەم چکە هەندێشت هەیە یعنی شەرت نییە کە تۆ باوک بووی هەموو شتەکان بزانی شەرت نییە یعنی خاوەنی هەموو ئەو بیر و بۆ چوونانە بی کە خێزانێکە با بەڕێەوە جاری وا هەیە باوکەکە خەلەلی زۆر قورسی هەیە بەس خۆی نابینێ کە پێشی ئەڵێن لەبەر ئەم کللتورەی کە کاک هەوراس باسی کرد یعنی نابێ بڤێ بە باوک بڵێ ئەرێمە غەڵەتە ئەرێمە توانی چاکیکەی بەڵام بگەڕێمەوە بۆ پرسیارەکەی جەنابەت دایک و باوک خێزان قوتابخانەی یەکەمی مرۆڤەکانە کە ئەتوانێ کۆمەڵگایەکی تەندروست پێک بێنێت دەستخۆش خاتون نەسرین بەخێربەی سپاس بۆ تۆ دیارە بێگومان تۆشمان لە زۆر ڕۆڵی جیاوازە بینیوە بەس ئەم جارەمێ پرسیارەکەم بەو شێوەیە بکەم کە ڕۆڵگەران لە کورتە فیلمێکە تا چەند خێراتر ئەتوانێت پەیامەکە بگەیەنێت و ئەم جارەش تۆ ڕۆڵی دایکێکە گێڕیت کە دایکێکە دڵی لای کچەکەیەتی و بێگومانم نمونەی بەشێکی زۆر لە دایکانی کووردە کە سەرەتا سۆنیا خان قسەی لەگەڵا کردم و کارکتەرەکەی پێوتم وەکو هەموو ئاماژەیان پێیا کاتێکی زۆر کەممان لە بەردەستا بوو 2 ڕۆژ 3 ڕۆژ پێش وێنەگرتن کاتمان هەبوو بەڵام من کە سیناریۆکەم خوێندەوە بیرم لە ئەحساسی ئەو دایکە ئەکردەوە یعنی دایکێک ئەگەر کچەکەی ئەو مشکلەی بەسەرا بێت ئەبێت چه ئەحساسێکی هەبێت یعنی زۆر بەڕاستی یعنی کاری لێ ئەکردین ڕۆژێک پرۆڤەمان هەبووە لە کورسات پرۆڤەمانە کرد دەستمان کردوە گریان یعنی هەمومان ئەوەندە حەدەسەکە کاریگەری هەیە بۆیە لەبەرەوە تۆ ئەگەر کورتە فیلم بێ ئەگەر فیلمی درێژ بێ ئەگەر دراما بێت ئەگەر نەتوانی بچیتە قوڵایی کارکتەرەکەتەوە و بیر لە کارکتەرەکە نەکەیتەوە وابزانام هەچێکیان بێ ناتوانیت بە باشی ڕۆڵەکەی خۆت بکارێت سۆنیاگیان ئەوەی کازانین بە 3 ڕۆژ
کاری وێنەگرتن تەواو بوو جا پێم خۆشە باسێک لە قۆناغەکانی بەرەمەنانی فیلمەکە بکەیت و فیلمەکە چۆن بەرهەم هاتووە چۆن کاری وێنەگرتن و دواتر دەنگ و مۆنتاژ و ئەم بابەتانە چەندێکی پێچوو ڕاستی و کوتم کورتە فیلمەکە بە ماوەی 3 ڕۆژ وێنەگیراوە ستافێکی پچکۆلەمان هەبوو هەنێک لە کارمەندەکانی دەستگای میدیای کورسات لەگەڵمان بوون لە کاتی وێنەگرتن لە دەرەوەش چەند کەسێکی کەممان هێنا بووم بێگومانی شەوم بیر نەچێت کۆمەڵێک ئەکتەری لە خۆبردوو کە بۆ پەڕی توانەوە تاقی خۆیانەوە هەوڵی خۆیاننا لە ماوەیەکی کورتە هیچ بڕواناکە هیچ کورتە فیلمێک نەبووە کە لە ماوەی 4 بۆ 5 ڕۆژە کاری وێنەگرتنەکە بکرێت پری پرۆداکشن و کاری وێنەگرتنەکەی ڕێکۆردینەکەی بەڵام سپاس بە خۆیان مەتوانیمان بۆ دڵسۆزی کە ستافەکە و ئەکتەرەکان هەیان بوو کارەکە جێبەجێ بکەین دواترەمەوێت سپاسی کۆمپانیای سولی میدیا بکەم کە بەشێکی کارەکانی پۆست پرۆدەکشن ئیشی کەڵەرین و ئیدیت و هەنێک پۆستەر وشت لەوێ ئەنجاممانە بەڵام ئەوە کاتی زیاتر ویست لە کاتی وێنەگرتنی فیلمەکە و بەرهەمهێنانەکەی بەڵام دوجار ئێمە بۆچی ماندوو نەبووین بۆچی بەردەوام بووین چونکە ئێمە پەیامێکمان هەیە کە بتوانین لە ڕێگەی بەرهەمی هونەریەوە لە ڕێگەی کورتە فیلمەوە کۆی ئازار و نەهامەتەکانی ژن کۆی دەنگی و ژنانە بگەینین کە لاوەچێ نەتوانێت قسە بکات لاوەچێ نەزانێت بەڕێوەبرایەتیەک هەیە بە ناوی بەڕێوەبرایەتی بەرەنگاربوونەوەی تون و دژی ژنان نەزانێت هێڵێکی گەرم هەیە بە ناوی 119 ڕاستە لاوەچێ زۆر پۆستەر لەسەرم بابەتانە بڵاو کرابێتەوە ڕاستە لەوانەیە کە چەندین کات سمیناری جیاواز کرابێت بۆنی جیاواز کرابێت بۆ ناساندنی ئەو جیهاتە ئەمنیانە کە کاریان پاراستنی ژنان و کچانە بەڵام هونەر فاکتەرێکی گرنگە کە ئێمە بتوانین لە ڕێگەیەوە کار لەسەر ئەوە بکەین بیری تونوتیژی کەم بکەینەوە چکە هونەر خەڵک زۆر تامەزرۆیەتی وەک لەوەی کە گوێ لە وتارێک بکرێت کاگەوراز ئەمە کە بینیمان ئەمڕۆ یەک نمونە بوو با بڵێم لە هەزاران و لە دەیان هەزار چیرۆک کە نەک تەنها ژنی کورد لەوانەیە تووشی تونند و تیژی ببێتەوە و ڕوبەڕووی ببێتەوە بەڵکو ئەم بابەتە لە تەواوی جیهانە ڕۆژانە بە کاتژمێر بە ئامار بڵاوەکرێتەوە کە تونند و تیژیان بە شێوەی جستەی بێت بە هەر شێوازێکی تر بێت بڵێم بەرەو ڕویانە بێتەوە هونەر هەموو کاتێک ئەتوانێت زوو زیاتر خێراتر لە هەموو کایەکانی تر ئەم پامانە بگەێنێت واتە چەندەها چیرۆکی تر هەیە کە نەک تەنها بۆ ئەم بابەتە بەڵکو بۆ دەیان بابەتی شاراوی تر لە نێو کۆمەلگایەکە تەنها حاڵەتن زۆر جار هەیە کەس ناتوانێت دەستخاتە سەر بابەتەکان تا چەند هونەر ئەرکێتی ئێوەکو فیلمسازان ئەرکە لەسەر شانتان ئەم بابەتانە زیاتر شان بن دەست خۆش پرسیارێکی زۆر باش بوو لە ڕاستیە ئیشی ئەسلی هونەرڕێک کەشفە دۆزینەوەی شتێکە کە خەڵکی تر بە تەواوەتی نایبینێ ڕاستە تونند و تیژی دژی ژنان لەسەر تاسەری جیهانە بوونی هەیە لە هەموو جۆرەکانی تونند تیژی جەستەی ئابووری سێکسی چوزانم دەمی کە بەسەرم بە شێوەی لەفزی مەسەرم بەرامبەر بە ژنان تونند تیژیەکرێ و دنیایەک بزوتنەوەی فەمەنیستی و بزوتنەوەی ژنان هەن بۆ مافەکانی ژنان تێکۆشن لەسەر تاسەری جیهانە تەنانەت لە وڵات هەرە پێشکەوتوەکانیش ئەم کێشان هێشتا بە شێوی ڕیشەیی چارەسەریان بۆ نەدۆزراوەتەوە بۆیە ئەبینین هونەرمەندان جگە لە پەیامە هونەریەکی خۆیان کە ئەیانەوێت بە شێوەیەکی هونەری تعبیر لە دۆخی ئینسانی بکەن بوونەتە چالاکوانێکی مرۆییش بوونەتە چالاکوانێکی پەروەردەی و کۆمەڵایەتیش لەسەر تاسەری جیهانە ئێمە بینین ئێستا لە ناو جیهانە لە ناو سینەمای جیهانە چۆن سینەمای ئەمریکیمان هەیە سینەمای فەڕەنسیمانەوەنە سینەمایکی تایبەت بە ژنانیشمان هەیە سینەمای فەمەنیستیمان هەیە کە کار لەسەر بارودۆخی ژنەکە کار لەسەر ئەو تێڕوانی ناکە کە کۆمەلگا بە شێوەیەکی گشتی یا کللتور بە شێوەیەکی گشتی لە بەرامبەر ژن ئەو تەسەورەی هەیە و خاڵە نەرێنیەکان دەسە خاتە سەر و بەڕاستی من پێم وایە ئەم جۆرە لە فیلم دروستکردن لە کوردستانە ئەکرێ بکرێ بە پێشینەی هەر جۆرە دروستکردنی فیلمێکی تر و من هەمیشە وتومە ئازادبوونی ئەم کۆمەلگای ئێمە مەرجی ئەوەڵی ئەوەیە بێ ژن تیا ئازاد بێ و کۆمەلگەیەک بەبێ ئازادی ژن ئازادی خۆی
فراهەم نابێ و سینەمای کورد ئەگەر ئاوڕی جددی لە قەزی ژن نایەتەوە ناتوانێت بە شێوەیەکی باش قازەکانی تریش بگەێنێ. من هەر لە پانێڵەکەی تشکم قسە سەر خاڵێک حەزەکەم لێرە باسی کەم لە ماوەی ساڵی 2010 تاوەکو 2023 زیاتر لە 140 فیلم لە سەر تاسەری کوردستان و دیاسپۆراش بەرهەم هاتووە وەک فیلمی سینەمایی درێژ باسەکەم. تەنها لە سای 29 ئەم فیلمانە پاڵەوانی فیلمەکان ژن بوون، ئەوانی تر پاڵەوانی فیلمەکان پیا بوون، وەک ئەوەی هێشتا دنیای فیلمسازی ئێمەش بە جۆرێک لە جۆرەکان دنیایکی پیاوانەیە کەمتر هاتووە تعبیر لە ژن بکە. لەناو ئەو لە سایە 29شە لە سایە هەفتای ئەو فیلمانە ژنەکان وەک قوربانی نیشاندراون نەک وەک پاڵەوان. ئەوانی تریش قوربانیەکن کە لە ڕۆڵەکەی خۆیانە بەرەنگاریەکەن و دوای ئەبن بە پاڵەوان. مەبەسم لە چییە؟ ئێمە بێت تۆزێک دەستکاری دیدگای خۆشمان بکەین، تەنها ژن وەک قوربانی نیشان نەدەین. ڕاستە گرنگە کێشەکان پیشان بین، بڵاوکردنەوەی هۆشیاری وەک ئەم جۆرە فیلمەی خاتو سۆنیا و هاوڕەکانی تری بەرهەمیان هێناوە و کورسات و هەواڵەکانیان بێکەوە کاریان تیا کردو. زۆر گرنگە بە تایبەت ئەم فیلمانە لە ناو ناوەندەکانی خوێندن لە قەزا و ناحیەکان لەو شوێنانی دەرەوەی شارن لە ناو شوێنە شعبیەکان پێویستەکان نمایش بکرێن، پێویستەکە خەڵک لیان باڵێن ئاگدار بکرێتەوە. بەڵام ئەگەر بینە سەر سینەما پێویستمان بە جۆرێکی ترە لە جێڕانەوەی چیرۆکانە، پێویستمان بەوەیە کە دنیای ئێمە کەشفی تازەی تیابێ و تەنیا دیوە نێگەتیڤ و دیوە ڕووخاوەی ژن پیشان نەدرێ، بەڵکو وەک چۆن لە شەڕوانەکان بینیمان نمونەیەکی وایان پیشانی هەموو دنیاە ژنی شەڕوان توانی بێ بە سیمبولێک ئینسانی کورد شانازی پێ بکات و من دڵنیە دنیا چیرۆکی تری هاوشێوەمان هەیە کە فیلمسازانی گەنجی وەکو ئەم هاوڕێیانەمانەتوان لەو بارەوە فیلم باش بەرهەم بێن لەسەری. ساوان درامایان کورتە فیلم لەگەڵ سۆنیایە. من یەکەم ئیشم کە لە پەیمانگا کردم شانۆی بوو لەگەڵ سۆنیایە بەڕاستی دەستم پێکرد. باشە ئیتر دووبارە ئەمە دووەم ئیشمە لەگەڵ سۆنیا کە کورتە فیلم بوو. بەڵام ئەگەر ڕازگویانە جواب بمانێک یا کورتە فیلم یا درامە بێگومان دراما هەڵەبژێر دراما هەڵەبژێری. بەس ئەمڕۆ کە خۆت تەبینیەوە لە ڕۆڵێکا کە تۆ وەکو نمونەیەکی قوربانی دەستی تونند و تیژی بوویت و لێرە بینەرێکی زۆر کە لە چەندین کەسایەتی دیار لەو کەسایەتیانی کە داکۆکی ئەکەن لە مافی ژنان لێرە بوون و توان وەک نمونە بینی. هەستەکە چۆن بوو؟ هەستێکی زۆر خۆش بوو لەبەرەوەی ڕۆڵێکم بینی بوو کە ئازاری تیا بوو بەڕاستی و دایم لە کاتی تەسویرە خۆم و هاوڕێیان تەرکیزمان لەسەر ئەوە بوو کە شتێک نەکەین نەکەم بێنە زیایە بێت، چونکە ئەمە کورتە فیلمێکی هەم هۆشیاریە هەم پەروەردەیە جیاوازە لەو کورتە فیلمانی کە بەرهەمەهێنرێ و سینارۆیەک ئەنووسرێت کە خەیاڵی بێت. ئەمە چیرۆکێکی ڕاستەقینەیە و ئەچێتە هەموو ماڵێکەوە. تەرکیزی تاومان لەسەر ئەوە بوو کە شتێک نەکەین کەم بێ یا زیایە بێ یا شتێ بێ زۆر بارز بێت. بەڵام وەک خۆم تێژێکی زۆر تایبەتی هەبوو کە ڕۆڵێکی ئاوام بینی بوو، تەجروبەیەکی زۆر خۆش بوو. سەرکەوتوو بیت. زۆر سپاس. کاگامان با وەک یەکێک لە هونەرمەندە دیارەکان و خاوەنی چەندین کاری هونەری ئەم پرسیارە لە تۆ بکەم. سپاس بۆ تۆ. ئێمە زۆربەی کات وە هاتووە بە گوێمانە کە کورتە فیلم لێرە بەتایبەت لە کوردستان بەرهەمە هێنرێت. کورتە فیلمەکان بۆ ڕکابەرین لە فستیڤالە جیهانیەکانە. زۆر کەم ئێمە فستیڤالێکمان هەیە بۆ کورتە فیلم، زۆر کەم بینەری ئێمە ئاشنایە بەوەی کە بێتە هۆڵێکەوە فیلمێکی 20 خولەکی 15 خولەکی ببینێت و پەیامێکی بە بڵێن فیلمێکی درێژە بەڵام بە کورتکراوەی بیبینێت. ئەمە لای ئێمە ئەم نەریتە زۆر کەمە. تا چەند گرنگە بۆ ئێوەکو هونەرمەندان بۆ دەرهێنەرە گەنجەکانمان بۆ کەسانی کە پاڵپشتی سینەماکەن لە ئێستاە بتوانن کە ئیتر ئەم هەنگاوە بنێن بۆ ئەوەی کە کورتە فیلمیش لەمە دووە فستیڤالێکی هەبێت و کەسانی ئاسایش بێن فیلمێکی لەم جۆرە ببینن. زۆر سپاس. هەڵبەتە هەر هونەرمەندێک بیرروبۆچوونی جیاوازە. لە ڕاستیە من شەر نییە کارێکەیەکی ئیلا بچێتە فیستیڤالەوە بەقەدەرەوەی پەیامی تۆ چییە. ئەوەی کە گرنگە بەلای منەوە وەکو ئامانج ئەوەیە کە ئێمە کارێکەکەین
کورتە فیلمێکە تا چەند خزمەت بە کۆمەلگاکە تا چەند تاچی کۆمەلگەکەی ئێمە پێویستی بەم کارەیە هەڵبەت ڕاستە لە دواترە من وای ئەبینم کە ئێمە ئیشکەین جارێ نەچین بۆ ئەو بابە بڵێن بۆنا با بچێتە فیسیڤاڵەکانەوە چەندین برادەرمانەیە خەڵاتیان وەرگرتووە ئەمانە هەمووی جێگەی ڕێز و تەقدیرە چکە هەمومان دوو بوون کە کارێکیان کردووە بەڵام دوجار بە بۆچوونی من هێشتا پێویستە دەستخینە سەربرینەکان سیناریۆی زۆر باش کاری تیا بکەین مەسەلەن تەحزیراتی تەواو بکەین بۆ ئەوەی کاری باش و بە پێشکەش بکەین ئەمە یعنی ئەو کەرەستە منهەجیانی کە هەیە بۆ کارێک ئەمانە هەمووی کاری تیا بکرێ زۆر بەوردی بۆ ئەوەی لە دوجارە تۆ کە کارێکی باشت کرد وردە قۆناغ بە قۆناغە چیتە پێشەوە کارەکان بەرەو سەرکەوتنەڕوە ئەوە زۆر گرنگە بەلای منەوە دەستخۆش خاتون نەسرین لێرە ئەمڕۆ وەکو ئاماژەم پێکرد فیلمەکە کەسانێکی زۆر لە تاوی چین و توێژە جیاوازەکان بینەری بوون لە دوو کاتی جیاوازە بەس وەکو دایکێکمە پرسیار لە تۆ بکەم تا چەند گرنگە کچانی هەرزەکار بە تایبەت لە نێو کۆمەڵگای کوردیە ئەم فیلمە ببینن چونکە بەڕاستی وەبزانم سۆنیا خۆی بە تایبەت پەیامەکەی بۆ ئەو کچانە بوو کە ئەگەر تووشی گرفتێک کێشەیەک بن و بترسن و زۆر جار بەڕاستی ئێمە لێرە و لەوێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر لەم جۆرە چیرۆکە ناخەژێنانە ئەبینین بەس تا چەند گرنگە ئەم فیلمە لەم هۆڵە ئیتر بچێتە دەرەوە و بە تایبەتیش بۆ کچانی هەرزەکار لە خوێندنگە ناوەندی دواناوەندیەکانە ئەم فیلمە ببینن بۆی بەرچاوکراوەتر بن و زیاتر بتوان ئەو ترسە لایەن بڕۆێتەوە کە ئەگەر شتێکی لەو بابەتە شویان نەترسن من ئەمەیە کەم جار خۆم ئاماژە بۆ بکەم من خۆم وەکو هونەرمەندێک وەکو ئەکتەرێک بە ئەرکیستەرشانی خۆمی ئەزانم کە ئەو شتانی کە لە کۆمەڵگەکەمانە هەستەکەی کە تۆ خەلەلی تایە هەستەکەی ئەتەوێ باشی بکەی هەستەکەی ئەتەوێ پەیامێکت هەبێ بۆی ئیشی تیا بکەی ئەوە بە ئەرکیستەرشانی خۆمی ئەزانم لەبەرەوە ئەم فیلمە هەستم کرد بەرپرسیارەت تیم هەیە بەرامبەر ئەم فیلمە لەگەڵ هاوڕێکانم کە بتوانین بە شێوەیەکی پەروەردی باش فیلمەکە بەرهەم بهێنین لەبەرەوەی زۆر گرنگە ئەگەر ئەم فیلمە ئێمە بێت و ئەمڕۆ هەر لەم هۆڵە نمایشمان کرد یاخود ئەگەر کەناڵی کورساتی ئەزیز یەکجار فیلمەکەی نمایش کرد کەواتە ئێمە پەیامەکەی خۆمانمان نەگەیانوە بۆچی لەبەرەوەی ئێمە پێویستە لە جیاتی ئەوەی کە چاوەڕێ بکەین بینەری ئاسایی بێتە ناو هۆڵەکەەوە ئەگەر بۆ فیلمێکی وە بینەرێکی ئاسایی نێتە هۆڵەکەەوە بە تایبەتی ئەو کچە گەنج و کوڕە گەنجانە کە ئەیبینن ئەبێ ئێمە بڕۆین بۆ لای ئەوان ئەوە زۆر زۆر گرنگە ئەم فیلمە نمایش بکرێت بۆ قۆناغی هەرزەکاری تر بە کچی بە کوڕیشەوە بۆی کوڕەکانیش تێبگەن لەوەی کە ئەگەر هەڵەیەکی وایان کرد یاسا هەیە کە لێ پرسیینەوەیان لێ ئەکا و سزاوەرەگرن کچەکانیش ببینن کە لایەنێک هەیە ئەگەر ئەم نەتوانێت لە ماڵەوە قسەکانی خۆی بکات لایەنێک هەیە کە بتوانێت دیفاع لە کچەکە بکات و گوێی بۆ بگرێت و مافی بۆ بسەنێتەوە لەبەرەوە زۆر گرنگە بە تەواوەتی یعنی بچێتە هێنەوە ئەوە بەلای منەوە زۆر گرنگە وابزانام هەر پلانێکی واش هەیە کە فیلمەکە بڕاتەنەوە خوێندرگاکان بۆ هیوامشتم پرسیاری ئەوە لە سۆنیا بکەم بەڵام ئەرکەکە لەسەر زۆر قورستر بوو و بێگومانم وەکوتم ئەمە یەکێک کە لەو بڵم دەیان هەزار چیرۆکی کە ئێمە ڕۆژانە و ساڵانە بەرگوێمانەکەوێت سۆنیاگیان ئەمە تا چەند گرنگە تۆک و سینارەست و دەرهێنەری فیلمەکە لە پلانتانە هەیە کە ئەم هەنگاوە بنێن چکە بەڕاستی من ئەمڕۆ خۆم نەیشارمەوە دووجار فیلمەکەم بینی و هەردوو جارەکە دڵم پڕ بوو بەڕاستی خۆمە خستە شوێنی دایکەکە کە بێت چەندێک قورس بێکەن بێدەسەڵاتی تا و بابەتێکی لەم شێوەیە و تەنانەت شوێنی تریشێتەوە بتانی سوودی لەوە بکری بۆ کچەکەت بەڵام ترسی ئەو و بێتوانایی و بەدەسەڵاتی تۆش لەو کاتەیە نازانی چی بکەیت تا چەند گرنگە ئەم پەیامە بگەێنین بە خوێندکاران بە کچانی هەرزەکان بێگومان دەروونیان لەگەڵ کۆی ستافەکە هاوڕام بە پرسیارەتێکی گەورەمان لەسەر شانە بێت هەر لە میانی بەڕێوچوونی پانێڵەکەشە لەگەڵ
کاکەوراز و خاتو تانیاگلی و خاتو ئاشتی عەبدوڵڵا و خاتو فێنک شەفیق خاتو فێنک وتی ئێمە داواکارین لە دەستگای میدیای کورسات کە بتوان ئەم کورتە فیلمە بە پلان لە هەموو خوێندنگەکانی هەرێمی کوردستان بۆ خوێندکارانی نمایش بکەین چکە ئەوانیش چینێکی گرنگن کە لە قۆناغێکی ژیانی تەمەنیانان کە لە هەر کاتێ لە کاتەکانە بۆی هەیە کە ڕوبەڕۆی تونوتیژێکی ئەلکترۆنی بنەوە بە تایبەت کچان کە بتوانین ئەو پەیامە هۆشیاریە بڵاوکەینەوە لە ڕێگی فیلمەکەوە. دەستخۆش کاگەوراز هونەرمەندان تا چەند ئەرکە لە سەرشانیان لەم قۆناغی ئێستەیە لەم جەنجاڵیە زۆرەی ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە پاڵپشتی ئەم جۆرە کارانە بن و خۆشیان بە دوادا چوون بکەن بۆ بەشێک لە بابەتەکان. وەڵای ئەوەی من تا ئێستا سەرنجم ماوە هیچ کات هونەرمەندان تەقسیریان نەکردووە بگرە ینی زیاتر لە لزوم زیاتر لە پێویست بوونەتە چالاکوان لەم بوارانەیە بە ڕۆڵی خۆیان هەستاون لە بڵاوکردنەوەی هۆشیاری لە بەرهەمهێنان کە بەشی زۆری ئەم نەوعیشانە بە خۆبەخشیەکرێ مەسەڵەن هونەرمەندەکان هیچ کات چاویان لەوە نەبووە لە بەرامبەر ئەوەیە دەستکەوتێکیان هەبێ و دڵنیام لەبەرەوەی هەر یەکێک لەو هونەرمەندانەی ئێمە کەسایەتێکی وایان هەیە لە ناو کۆمەڵگەیە دیارن و خەڵکیشی زۆر چاویان لێ کاتوان بڵین وەک ڕۆ مۆدڵێک لە کۆمەڵگای ئێمەیە بوونیان هەیە و خۆیان بە ئەرکی سەرشانی خۆیانیان زانیوە کە لەسەر ئەم بابەتانە کار بکەن و هەر کاتێکیش مەسەڵەن لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کە من لەم کایە کارم کردووە بە دیاریکراوی لە باشووری کوردستان بە هەر هونەرمەندێک وترابێ بابەتێکی هۆشیاری هەیە بابەتێک هەیە کە پێویستە تۆ تایە ڕۆڵ ببینی یان قسەیەکی تیا بکەی هونەرمەندان دەرگایان کراوە بۆ پشتیوانیکردن لەم بابەتان. دەستخۆش ساوەن چیرۆکێکی هاوشێوەنا بەڵام چیرۆکێکی جیاوازتر بەڵام هەمان پەیام ڕۆڵی تیاگەڕیتەوە. نەخێر لەبەرەوەی وەکو ئاکتینی خۆم پێویستە کە شتەکان بگۆڕم بچمە ناو کارکتەرێکی ترەوە بچمە ناو ئەجوایەکی ترەوە بچمە ناو چیرۆکێکی ترەوە بۆیە من وەکو خۆم نەخێر بەس وەکو پەیامەکە وەکو پەیامەکە بێگومان تۆ لە پشتی ئافرەتە بیت و ئەو شتانەی کە زیاتر ئافرەت بەرزتر کاتەوە و بەرەو پێشی بەرێ بێگومان لە پشتێ بم و هەموو کات لەگەڵیانە بم پرسیارەکەمیش لەو ڕۆ بووانگە هەموو کات ئەوەی کە ئەکتەر بێدایم لە پشتی نەکانەوە بێگومان ئەکتەر پێویستی با خۆ نوێکردنەوە و ڕۆڵگەڕانی جیاوازەیە بەڵام وەکو پەیامەکە بڵێ بێگومان لە پێناو ژنە هەموو شتێکەکە کاگامان وەکو پیاوێک تەنها گرنگە لەم 16 ڕۆژە کە لە 25 نۆڤەمبەرەوە دەست پێکات و 16 ڕۆژە خایانێت ئێمە بەرەنگاری تونند و تیژی ببینەوە لێرە بە تایبەتیش لە کوردستان یان پیاوان ئیتر ئەرکە لە سەریانە گەر هونەرمەندیش نەبن پاڵپشتی ژنان بن و پاڵپشتی ئەو توانە و ئەو با بڵێم هەر بابەتێک بن کە ژنان لە کۆمەڵگای ئاەوێت بۆ پێشخستنی خۆیان و کۆمەڵگەکان بە ئەنجامی بگەێنن. لە ڕاستیە من ڕێزگرتنی پیاوان بۆ خانمان بە شتێکی زەڕوو دەبینم نەک تەنها لە کاتێکی محەدەدا لەوە نەبوو ئەوە نایانتی تۆ ئینسانیت و پێویستە بە بەردەوامی ڕێز لە ڕەگەزی بەرامبەر و هەموو لایەک بگری دوجار تۆ پێویستی یعنی پێویستیتان بە یەکتریە دوو پێویستی زەرورین بۆ ژیان یعنی تۆ چۆن تەعاملەکەی لەگەڵ خانمێکە کە خوشکتە خێزانتە ژیانت لەگەڵاکە یعنی تۆ چۆن من ناتوانم کات تهدید کەم بۆ لەم فترە زەمەنیە پیاوان بیر لە خۆیان بکەنەوە من قەنەعاتم بەوە نییە بەعکسەوە ئەبێ ئیشی بۆ بکرێ ئەبێ ئەگەڕێمەوە بۆ ئەو حیوارەی کاکە و ڕاستکاڵێ بێ لە سەرەتاوە ئیش لەما ئەمە زۆر تەواو یەک پرسیاری تریشە بوو هەر حەزم کرد وەکو ڕوونکردنەوەیەک بیە هەڵبەت ئەم جۆرە کارانە ئێمە ئەگەر بە هەڵانە چوو بم لە 2010 هونەرمەندی خۆشەویست لێرەوە ڕێزم هەیە بۆی کاک سالار سوڵتان
لە ڕێگەی کۆمەڵێک کەیسەوە کە ڕێزان خان ڕێزانی شێخ دلێر کۆمەڵێک کەیسی هێنا ئامادە کرا و لە 10 حەلەقەیە لە کەناڵی کورسات پەخشکرا بە ناوی ئاکامی نێنیەکان. هەڵبەتە ئیشی بۆ کراوە، بەڵام بە بۆچوونی من پێویستە چڕتر بکرێتەوە ئەو دیاردانەی کە ئازارێکی بەردەوامن لە ناو کۆمەڵگەکەتا پێویستە تۆ بە بەردەوامی هەر لە کەناڵەکەی خۆتەوە لە کەناڵەکەی خۆتەوە سپۆتی بۆکەی گرنگە چۆن هۆشیاری تەندروستی هەیە ئەو هۆشیارانە شەبێ بۆنە. یعنی ئەمە من بە ضرورەتیە بینم بەڕاستی نەک لە کاتێکی تهدید کراوە بەڕاستی کاتی بۆ دابنە. بەڵێ خاتون نەسرین پێچوانەی پرسیارێکی کاک ئامانج بابەتۆ بڵێم تا چەند پیاوان لە نێو کۆمەڵگەی ئێمە بەتایبەت بۆ لایەنی هونەرەگەر باس بکەم تۆ خۆت وەکو ئەکتەرێک وەکو هونەرمەندێک تا چەند پیاوان پاڵپشتن بۆ ئەو کایە هەستیارانی کە ژنان تایە کارەکەن و ئەگەر بڵێم هونەریش بە نمونە زانیی خۆی ئەگەر بیتە سەر هەموو چینەکان بە پیاوان و ژنانەوە هەرێکی جۆرە بیرکردنەوەیەکی هەیە هەریەکەی جۆرە تێڕوانینێکی هەیە. من مەبدەئی سەرەکی من لە ژیانە ئەوەیە من ئەڵێم ئەبێت ژن و پیاو یەکسان بن، یعنی نە پیاو بە کوردەکەی خۆمان نە پیاو زاڵ بێ نە ژن زاڵ بێت. لەبەر ئەوە لە کای هونەرا بە تایبەتی ئەوەی من تا ئێستا بەری کەوتە بێتم بەڕاستی یعنی هونەرمەندە پیاوەکان پاڵپشتن بەڵێ اینجا بۆ نمونە ئێمە خۆمان ئەکتەرە ژنەکان کە هونەرا کارەکەین ئەگەر بێت و یەکەم کەس کە هاوسەرەکانمانە پاڵپشتمان نەبێت پشگیریمان نەکات تەشجیعمان نەکات ئەو ئەرکە قورسی کە لە سەرشانمانە ئەو یارمەتی دەرمان نەبێت لە تایە ناتوانین بەردەوام بین ناتوانین کار بکەین. یعنی ئەوە بۆ هەموو چینەکان تەعمیمە بێتەوە کە بەڵێ ئەبێت ژن و پیاو پێکەوە هەردووکیان هاوکاری یەکتری بن یارمەتی دەری یەکتری بن بۆ ئەوی ژیان جوانتر بێ و بەرەوە یەک بەردەوامیش بێت. دەستخۆش سۆنیاگیان لەسەر بابەتێکی کاکەوراز ئەمەوێت لەگەڵ تۆ گفتوگۆ بکەم و دواتر پشمەلای خۆشی چڕ بمەوە لەگەڵیا باسی لە ئامارێکی زۆر بە بڵێم دەقیق کرد ئەویش کەمی پاڵەوانی ژنانە لە نێو فیلمەکانە کە ئەمڕۆ تۆ باش بوو ساوان پاڵەوانی کارەکەت بوو بەڵام ئەویش لە بەری پامێکی جیاوازترە تا چەند ئێوە وەکو دەرهێنەرانی گەنج لە مودووە ئەرکی ئێوەیە لانی کەم و ئاماری کاکەوراز باسی کرد کاگەورازەڵێکی تۆزە دەستکاری بکرێەوە نیە تۆزێ جیاوازی بەسەرابێت و تا چەند ئەرکی دەرهێنەرانی گەنجی وەکو ئێوەیە تا چەند ئەرکی سینارێستەکانە چیرۆکنووسەکانە کە بۆ نمونە ئیتر لە مودووە ببینین ژنانی شان بەشانی پیاوان پاڵەوان بن لە نێو فیلمەکانە و وەکو کاکەورازیش ئەم جارەش بابیڵەمەوە باسی کردەوە کە تەنها لایەنی بێهێزی و بێدەسەڵاتی و بە بڵێن ئەم بابەتانەی ژنان لە نێو فیلمەکانە ئەگەر پاڵەوانیش بن دەرنەخرێت بەڵکو بە پێچوان و هێز و تواناکانیان دەرخرێت. بێگومان منیش هاوڕام لەگەڵ کاک هاوڕاز ئێمە ڕاستە ساوان لە کورتە فیلمی حوتونیوەم پاڵەوان بوو بەڵام پاڵەوانەکەمان پەیامی سەدەها ژن و کچی پێ بوو کە لە حاڵەتەکەی ئێوان نوبار و دۆخیان کە ناتوانن وەکو هاوڕەیەک دانیشن لەگەڵ دایک و باوکیان ئەو خەمەی لە دڵیانە ئەو کارەساتی بەسەریان هاتووە ئەو تونوتیژەی لە ڕێگەی سۆشیال میدیا و ڕوبەڕووی بێتەوە بیڵێت ئەم ساوان بەڕای من بوو بە نوێنەری هەموو ئەو کچانە ئەش بێت ئێمە لەبەرەوەی چیرۆکی کورتە فیلمەکەمان وا بوو ڕاستەقینە بوو ئەکرا هەنە گۆڕانکاری تیا دەستکاری بکرێت زۆر ڕاستە بەڵێ بەڵام لەگەڵەوە ساوان پاڵەوانی چیرۆکی هەموو ئەو کچانە بوون کە ناتوان قسە بکەن لە کۆتاییشا کاتێک نامەوێت سپۆڵێم و فیلمەکە بکەم چکە لانێشێتی تر بەنیازین فیلمەکە نمایش بکەین بەڵام ئەوەیە کە بتوانین چۆن خێزانی کورد لە ناو کۆمەڵگەڕێک بخێنەوە چۆن بتوانین ئاشتەوایی ڕاگەین لە ناو خێزانەکان بێگومان ئیشەڵا ئەگەر دەرفەت هەبێت و ئیمکانیەت هەبێ ماتوانین سەدەها کورتە فیلمی تر لەم شێوازە بەرهەم بێنین ئایا کورتە فیلمەکە ئامۆژگاری بێ کورتە فیلمەکە ژنێک
پاڵەوانی سەرەکی بێت ژنێک بتوانێت ئەتوانین بۆنا ئەتوانین سیناری زۆر باشتر بنووسین کە بتوانین ژنێک کوڕێک نەژات بالەوەی کە تونوتیژی بەرامبەر کراوە. ڕاستە کاگەوراز باست لەو ئامارە کرد اینجا پێم خۆشە بزانم ئەرکی کێیە ئەم ئامارە لانی کەم یەکسان کاتوان پێچەوانەی کاتەوە چونکە باست لە چەند ساڵی ڕابردوو کرد اینجا با لە دوای ساڵی 2023 بۆ دە ساڵی ئایندە ئێمە هەوڵ بین و پێشم خۆشە لەگەڵ ستافێکی بازمون و زۆر باشە ئەمڕۆ دانیشتوین کە بزانین ئیتر لەمە دووە ئەرکی کێ ئەم بابەتە پێچەوانەکەینەوە لانی کەم یەکسانیکەینەوە. لە سەرەتاوتم خودی کێشەکە بۆ تێڕوانینی کۆمەلگا ئاگەڕێتەوە تێڕوانینی کۆمەلگا پەیوەستە بە بیرکردنەوەی و کۆمەلگایەوە بیرکردنەوەی کۆمەلگایە لەسەر بنەمای کللتوری ئەو کۆمەلگایە دروست بووە ئێمە بێ بچین بۆ کللتورەکە دەستکاری کللتورەکە بکەین هاوکێشێکی کۆمەڵاسیمان هەیە ئەبێ یەکەم جار زمانمان چاکەین بۆ نمونە ڕۆژ باسم کرد ئەو دەستەواژانی کە لە ناو زمانەکەمانە هەن و ڕۆژانە بەکارە هێنرێن بەڵام بەبیەوەی بزانین ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان تونوتیژین بەرامبەر بەش نەکرێ کاتێک کە تۆڵی پیا و قساکە یعنی قسەی ئەوڵ وەخیری پیاوە ئەمە تونوتیژیە بەرامبەر بەش نەکرێ کاتێک کە تۆڵی مثلەن لە پیاوە قەومێ وەک ئەوە وایە کە بەس پیا و واجی هەی مەسەلەکان بێ ئەمە جۆرەکە لە تونوتیژی یەکەم جارە بێت زمان لەناو کۆمەڵکی خۆمانە دەستکاریکەین کە زمانمان چاک کرد بیرکردنەوەکانە گۆڕێن کە بیرکردنەوەکانمان گۆڕان ڕەفتارەکانە گۆڕێن کە ڕەفتارەکانمان گۆڕا دابوونەریت تایە گۆڕانی بەسەرایەت کە دابوونەریت گۆڕا پەروەردەی و کۆمەلگایە گۆڕێ پەروەردەمان گۆڕا تاشێکی تەندروستمان بۆ یەتە پێشەوە کاتێک تاکەکانی ئەم کۆمەلگایە بن بە تاشێکی تەندروست چارەنووسی کۆمەلگاکەمانە گۆڕێ کەناڵەکانی ڕاگەیاندن ئەرچیانە بە بەردەوامی بەڵگە فیلم لەبارەی ئەم مەسەلانەوە دروست بکەن پرۆگرامی تایبەتی بۆ بکەن نەک تەنها لە ساڵێکا 16 ڕۆژی بۆ تەرخانکەن بەڵکو تەواوی ژیانی خۆیان لەسەر ئەم بنەمایانە بنیاد بنێن کە دژی جیاکاری بێ دژی هەڵاوردن بێ دژی توندوتیژی بێ و بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانم بڵێم کە زنجیرە دراما تەلەڤیزۆنەکان لەبەرەوەی تەلەڤیزۆن میوانێکی با بڵێن پێویستی بە کارتی داعوەتنامە نییە لە ناو ماڵی هەموو کەسێکە زنجیرە دراما تەلەڤیزۆنەکان ئەتوانن پەیامەکان زۆر بە باشی بگەێنن بە کۆمەڵانی خەڵک و ئەتوانن کاریگەریش دروستکەن وە گوتم ئەم مەکتەرانە ئەکسەری زۆر خۆشەویستن خەڵک خۆشیانەوێن قسەکانی ئەوان کاریگەری لەسەر کۆمەلگا دانێتەوە بۆیە ئەرچی مەسەرەن بە دیاریکراوی لەبەری کەناڵی کورسات کەناڵەکە هەل لە سەرتاوە بە ئەرچی مێژویانی خۆی هەستاوە بەرهەمهێنانی تەلەڤیزۆنی وەسا کاگەمانجی باسی لەو درامایە و چەندین درامای تری کردووە کورسات لەم بوارەیە بەردەوام بێتەوە زۆر گرنگە هەروەها دام و دەستگاکانی تری وەکو وەزارەتی ڕۆشنبیری و کۆمەڵی شوێنی تر فیلمی سینەمایی بەرهەم بێنن وردە لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵایەتیە ئەم ئامارش بە دڵنیاییەوە گۆڕانی بەسەرایە ساوەنگیان ئەگەر پەیامەکەت هەبوو فەرموو پەیامەکەم ئەوەیە کە ژنتان خۆش بێت کچەکانتان خۆش بێت ئاگاتان لە کچەکانتان بێت ببن بە پشت و پەنا بۆیان ئاگاتان لێیان بێت کاگامانگیان گرنگە پامی تۆ لەم مەرحەلەیە بۆ باوکان بە تایبەت ڕاستیە من سەرەتا دەستخۆشی لە سۆنیا خانەکەم بەڕاستی و شانازیەکەم کە لە 7.5 کارم کردووە هیوادارم دەستگای میدیای کورسا دەمە یەکەم کاری نەبێت بە بەردەوامی وەکو کاکە هەورازی شارەتی پێیا بە بەردەوامی کار بکەین و بە نیسبەتی باوکیشەوە من پەیامی من بۆ باوکان خۆشەویستیە بۆ خێزان بۆ کۆمەلگا بۆ چواردەوری خۆیان بۆ ئەو جێگانی کە کاری تیاکەن ئەوە جوانترین پەیامە چونکە خۆشەویستی لە هەموو شتەکان پیرۆسترە بە تایبەتیش بۆ خێزان دەستخۆش خاتونە سرنگیان منەڵێم ئەگەر کچ بەبێت درس بەبێت ترساندن پەروەردە بکەین چ دایک چ باوک هاوڕێ بێت لەگەڵیا خۆشەویستی باتێت
وای لێ بکە ئەو کچە متمانەی بەخۆی بێت بتوانێت کارکتەرێکی باشی هەبێت تووشی ئەم ڕووداوای حوتونی و نابێت لەبەرەوە داواکەم لە دایکان و باوکان تکایە زۆر زۆر ئاگاداری کچەکانتان بن کوڕەکانتان بن بە تایبەت کچەکان بەهێزیانکەن خۆشەویستیان بنێ با بتوانن ئەوەی لە ناخیانایە دەری بەپەڕەن دوجار دڵنیام کە کارکتەرێکی جوان و بەشیان لە دەرەچێت. سوپاس بۆ خاتون نەسرین کاگامانج ساوەنگیان کاکاوراز و سۆنیاگیان سوپاس بۆ ماندووبوونی ئێوە سوپاس بۆ یەکبێکی وتەکانتان و بۆ هیوایم کە بە بەردەوامی کاری نوێ و کاری جوان لە ئێوە ببینین دووبارە سوپاس بۆ ئێوە خۆش بۆ سازدانی ئەم پرۆگرامە هەر بشین سوپاس بۆ ئێوە سەرکەوتوو بن دووبارە بارمەتی هاوکارانم پرۆگرامی تایبەتی کورسات مەگەزینێم ئێوارەیەمان پێشکەشکردن تا بێ گەیشتنەوەیکی تر تەندروست باش بن ماڵتان راوەدان بێ خواسان لەگەڵ بە.